نووسینی سەر دیوارەکان بەردەوامە. باوەڕ ڕوابوو لەگەڵ نەمانی حکوومەتی بەعس ئەوانیش کۆتاییان دێت. بەڵام ئێستا بەردەوامی هەیە. مامۆسایەکی زانکۆ شەڵەیە نووسینەکان دەرخەری قۆناغی خۆی و پەستانە دەرونیەکانی کۆمەلگان. کۆمەلگای ئێمە ئەگەر نووسینی سەر دیوارەکانی خۆمان سیر بکەین لەم کاتەیە، یعنی ئەگەر ئەبینین ئەو قەیرانانەی کە هەیە، ئەم قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی سیاسی، قەیرانی ئابووری، لەناو هەمووشیانە ئەو بارودۆخە سایکۆلۆژیە ئینسانی ئەمەی تایە. ئەتوانین بڵێ لە نووسین سەر دیوارەکان توانانی بیخوێنیتەوە. سەیرەکەی هەر نووسینەکە خوێنیتەوە کۆمەڵێک مەینەتی و ئازاری هەڵگرتەوە، کۆمەڵێک دەلالەت و ئاماژە و سمبولی دەرونی هەڵگرتووە ئینسانە لە ناو خۆیان. بۆی ئەتوانین بڵێ لە ڕێگەی نووسینی سەر دیوارەکان و سەیری ئێستای خۆوان بکەین، ئەتوانین بڵێن تاکی ئێمە تاکێکە لە ڕووی دەرونیەوە تاکێک نێت دەرون دروست بێت. کۆمەڵە کێشە و مینەتی ناتوانێت معاناتەکانی تعبیرکار لە ناو مجتەمەعی خۆیان، تەنانەت لە ناو خێزانەکەی خۆیان. چەندێک نووسینی سەر دیوارەکان ڕەنگە چەندێک پەیوەندی بۆ بارودۆخە سایکۆلۆژیە بە ئینسانی تایە، ئەوەنەش پەیوەندی بە جۆرێتی پەیڕۆدەکردنی ئینسان و فەلسەفەی پەروەردەی وڵاتەوەیە کە تایەتی. سپۆڕانی دەرونی دەڵێن نووسینی دیوارەکان مێژوویەکی کۆنیان هەیە، باپی سەردەمەکانی شەگۆڕێن. بۆ نمونە لە سەردەمی بەعس نهێنی بوو، بەڵام ئێستا شێوازێکی ئاشکرا بەخۆیەوە بینێ و لە بەرگریەوە بۆتە هێرشکردن. لە ڕاستیە گەر ئێمە ببینە سەر ئەوەی کە ئایا لە کۆمەلگەی کوردیا هۆکارەکانی چین هەت تەبعاً هەر کۆمەلگەیەک هۆکارێکی لە پشتەوە یان چەند هۆکارێکی لە پشتەوە، ئەوەی کە لە کۆمەلگەی کوردیا هەیە چەندێکەیە دۆرکاوین پێڵێ ئەنۆرمی یان بێنۆرمی بێپێوەری کۆمەڵایەتی نەمانی نۆرمە کۆمەڵایەتەکەن لە دوای ئەوەی کە سیستەمی سیاسی بەم ئاقالە ڕۆشتەوە بەتەواوی تێک چووە سیستەمی خێزان خۆمان ئەی بینین سیستەمی پەروەردە هەم لە زانکۆ هەم لە قوتابخانەکان بە بەردەوامی بەهۆی بایکۆتەوە بەهۆی دواکەوتنی موچەوە بۆی ئەو هەموو ئاریش و کێشانەی کە ڕوبەڕوویان بۆ تقریبان ئیفلیج بووە. زۆربەی کایەکان دامەزراوە کۆمەڵایەتی پەروەردەیەکان ئیفلیج بوون. شتێک دروست بووە پێوتر نەمانی ڕێسا کۆمەڵایەتەکان، کۆمەڵێ بەها کۆمەڵێ ڕێسا کە کۆی گشتی خەڵکی لێکەوە کۆبکاتەوە ئەوە نەماوە. ئێستا تۆزێک بێپێوەری پێوە دیارە بۆی ئەم وای کردووە هەر کەسێ لەسەر هەر شتێ لە هەرکوێ بێوێ تەشیری پێوکات بینویست. شارەزایان پێیان وایە دۆخی کۆمەڵایەتی و ئابووری هەرێمی کوردستان ڕێگا خۆشکەرە بۆ بەردەوامی ئەم دیاردەیە. نووسینەکانیش تۆماری دۆخی شپرزەیی کۆمەلگای کوردیە. لە ڕێگەی پەروەردەکردن و دادپەروەریشەوە دەتوانرێت کۆتایی پێبێنرێت. ڕێبین محەممەد، شارپرێس، گەرمیان.